جەنگ هەمیشەمایی وێرانە و نەهامەتیە، بەڵام هەندێک جار لە سوتماکیە و کاولکاریەوە گزنگی هیوایەکی نوێ سەردەردەهێنێت و قوربانیەکان هەناسەیەکیان بەبەردادێتەوە. عێراقێکێکە لەو وڵاتانەی زۆرترین جەنگی دیوە و ژمارەی قوربانیەکانی بێئەندازن، بە تایبەتی لە دوای پرۆسەی ئازادیەوە کە جەنگ گەیشتە شەقام و کۆڵانەکان. وەرزش هەمیشە هەڵگری پەیامی ئاشتی و هیوا بووە. ئێستاش بۆ هەندێک لە ئەوانی لە جەنگەکاندا پەلێکیان لەدەستداوە بووەتە ساڕێژی برینە قوڵە جەستەیی و دەرونیەکانیان و دەرچەیەکی ناوازەی ڕزگاربوون لە هەستکردن بە کەمی و کەم ئەندامی. محەممەد عەدنان کە بە محەممەد نەجار ناسراوە بەر لەوەی لە شەڕی داعشدا قاچێکی لەدەست بدات بەردەوام یاری تۆپی پێی دەکرد. دوای برینداربوونی ڕووی کردە لەندەنی پایتەختی بەریتانیا بۆ بەدەستهێنانی بڕوانامەی دکتۆرا لە یاسادا، لەوێ یانەی تۆپی پێی پەلبراوەکانی پۆرسمۆسی دۆزیەوە، لەگەڵیاندا دەستی کردەوە بە یاریکردن. دوای گەڕانەوەی بۆ عێراق بیرۆکەکەی لەگەڵ خۆی داهێنایەوە و لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە دەستی کرد بە بانگەواز بۆ ئەوانەی پەلێکیان بڕاوەتەوە و دایانەوێت یاری بکەن. لە ماوەیەکی کەمدا لە بەغدا و شارەکانی ترەوە هەزارەها نامەی پێگەیشت و 5 تیپی دروست کرد. یەکێک لەوانەی پەیوەندیان کرد جومعە سادق بوو کە پێشتر خاوەنی مارکێتێک بوو. بەڵام شەڕی نێوان سوپای مەهدی و ئەمریکیەکانەوە بریندار بوو قاچێکی لەدەستدا. جومعە ئەزمموی بینینی بانگەوازەکە و کاریگەریەکەی دەگەڕێتەوە. مصا عندي قصر أنا دمرت حياتي. کە قاچم لەدەستدا ژیانم وێران بوو، نەمەتوانی بچمە هیچ شوێنێک، نەمەتوانی سەردانی خزمەکانم بکەم. بەهۆی قاچمەوە شەرممە کرد بچمە بۆنەکانەوە کە بانگەوازەکەی دکتۆر محەممەدم بینی لە فەیسبوک پەیوەندیم کرد بە تیپەکە و سوپاس و ستایش بۆ خوا. ئێستا هەستەکەم ژیانم بۆ گەڕاوەتەوە و خۆمە بینم ئەتوانم بچمە دەرەوە و سەردانی خەڵک و خزمەکانیشم بکەم. الفريق والحمد لله شكر هسه أشوف نفسي أني استطعت أن أقدر أطلع. لە سەرەتادا وەزارەتی وەرزش و لاوانی عێراق دانی بە تیپەکەدا نەنا تا ئەو کاتەی لەلایەن یەکێتی تۆپی پێی جیهانی پەلبڕاوەکانەوە دانی پێدانرا. سەرەتا محەممەد نەجار لەسەر ئەرکی خۆی پێڵاو و جلوبەرگی بۆ دابین دەکردن و پارەی بە کرێگرتنی یاریگاکانی دەدا. دواتر هەندێک خێرخواز بوونە سپۆنسەری تیپەکان و پاشانیش وەزارەت هەندێک هاوکاری کردن. دوای کەمتر لە ساڵێک لە دامەزراندنی تیپەکان و کردنەوەی خولێک لە ناو خۆیاندا لە ڕێی بردنەوەی یاریەکانی پاڵاوتنەوە بەشداری پاڵاوتنی ئاسیایان کرد و پلەی سێمیان بەدەستهێنا. دوای بڕینی پاڵاوتنی جامی جیهانیش بەشداریان لە پاڵەوانێتیەکەدا کرد و لە هەڵبژاردەکانی ئەڵمانیا و ئیرلەندایان بردەوە و لە بەرامبەر ئیتالیادا ماڵ ئاواییان لە پاڵەوانێتیەکە کرد. بۆ ئەمانە تۆپی پێبووە کڵاو ڕۆژنەی ناو ئەشکەوتێکی پڕ لە بێئومێدی و بەو ڕۆژنایەی پێی بەخشین جارێکی تر لەگەڵ ژیان و جوانیەکانیدا ئاشتی کردنەوە.